ئەو ڕووداوانەی کە بەهۆی کۆرۆناوە ڕوودەدەن مەترسیدارن. چاودێری ئیتاڵیا بکەن. دەبینیت کەسانێکن پێویستیان بە ئامێری هەناسەدانی دەستکردە و بەڵام ناتوانرێت بۆیان دابین بکرێت و گیان لەدەست دەدەن. ئێمەش لە ئیداری کۆشکی سپی بە هەڵسەنگاندنی دۆخەکە بۆمان دەردەکەوێت ئەو ئاسەنگانی هاتۆتە پێشمان ئاسان نییە. بەڵام ئێستا ئاسەنگی نێومان لە بەردەمدایە. ئەویش هەنگاونانە بۆ ئاساییکردنەوەی ژیان لە وڵاتەکەماندا. ئێمە 30 ملیۆن ئەمریکیمان هەیە کە بەهۆی قەدەغی هاتوچۆ ڕێکارەکانی خۆپارێزی بێکار بوون. دەمانوێت ئەمریکا و هاوڵاتیانەکەی بگەڕینەوە بۆ دۆخی ئاسایی. سەرۆک ترامپ بە وردی چاودێری دۆخەکە دەکات. ئەو دەوێت بە زووترین کات ژیانی ئەمریکیەکان ئاسایی بێتەوە. بەڵام ئەمە هەنگاوێکی مەترسیدارە و پێویستی بە دڵنیایی زیاتر هەیە و دەبێت زیاتر ئارام بگرین. دەمەوێت ئەوە بڵێم. حکومەتی ئەمریکا ڕۆحی ژمارەیەکی زۆر لە ئەمریکیەکانی پاراستووە. بەڵام دەبێت بەرپرسیارانەتر مامەڵە بکەین و کەسانێکی زۆر ماون کە پێویستە ڕزگار بکرێن.